سڵاوتان لێبێ بەڕێزان ئەمڕۆ تێستێکەکەین یان تاقیکردنەوەیەکەین لەسەر دوو زیرەکی دەستکرد لەسەر قورئانی پیرۆز. یەکێک لە زیرەکی دەستکردەکان ناوی مانوسە، ئەوەی دووەمیان چات جی پی تیە. ئەم دوو زیرەکی دەستکردە هەردووکی پلانی پارەدانەکەی تاقیەکەینەوە، واتە ئەوانی کە ئیشتراکی مانگانەیە، واتە وەشانە خۆڕاییەکەی نییە بەڵکو پارەدانەکەیەتی. یەکەم جاریش لە مانوسەوە دەست پێەکەین کە زیرەکی دەستکردێکی زۆر باشە، کوردیەکەی هەر زۆر باشە. بە زمانی کوردی پرسیاری لێەکەین لەسەر یەک دوو بابەتی ئاینی، با بزانین وەڵامەکەی چیە بێت. سەرەتا لە مانوسەوە دەست پێەکەین. فەرمون بەڕێزان، ئەمە وێبسایتی مانوسە، زیرەکی دەستکردی مانوس. پێویستە بۆی کە بەکاری بێنی پێویستی بە ڕیجستەرە بە خۆتۆمارکردنەوە، ئەبێ لەسەر کۆدی یەکێک داخڵ بیت. من کۆدی خۆم لە کۆمنتی ئەم پۆستە دانێم بۆ یار بەڕێزێکویستی لەسەر کۆدی من داخڵ بێت. ئەمە ڕووکاری سەرێکی زیرەکی دەستکردەکەیە. دوو پرسیاری لێگەن. پرسیارێکم ئەوەیە لەسەر فەرمودەیەکی پێغەمبەر محەممەد درودی خوای لێبێ. پرسیاری دومیشمان لەسەر وشەیەکە لە ئاەتەکان دەریەکەین و پرسیاری لێگەین کە لە قورئانی پیرۆزە ئەم وشەیە چەند جار هاتووە. ئێستا من پرسیاری فەرمودەکەی لێگەم. بە نمونە نووسم فەرمودەیەکی پێغەمبەری ئیسلام بۆ بنووسە دەربارەی ڕیا. بە کوردی وەک بینن بە کوردی نووسیمە و دوگمەی ئینتەردا ئاگرم با بزانین ئەو فەرمودەیەمان بۆ هێنێ. بەڕێزانەمە وەڵامی زیرەکی دەستکردەکەیە، وەکووە بین نووسێتی فەرمودەیەکی پێغەمبەری ئیسلام درودی خوای لێبێ دەربارەی ڕیا لە کەوانەیەکە ڕووپامایی ئەوەیە کە فەرمیێتی ئایا لە شتێک ئاگادارتان نەکەمەوە کە لە دەجال زیاتر دەترسم لێی ڕووبدات لێوەدا. هاوڵە بەڕێزەکانی ژووتیانە بەڵێ ئەویش فەرمیێتی شرکی شاراوەیە. ئیشەگەڵ دەستێت نوێژ دەکات و کاتێکە کەسێک دەبینێت سەیری دەکات نوێژەکەی جوانتر دەکات. ئەمە وەکو فەرمودە هێنایەتەوە. ئێستا ئەمە داوای لەکەین کە عەرەبیەکەی مان باتێ دەقە عەرەبیەکەی. ئەجا لە یەکێک لە باشیەکانی ئەم زیرەکی دەستکردە ئەوەیە کە ڕاستەوخۆ سەرچاوەکانی شکایەتێ، واتە ئەو وەڵامی کە ئیتۆ ئەیاتەوە ڕاستەخۆ لە خواریشەوە ئەو وێبسایتە ئااتێک کە ئەم لی وەرگتووە. ئەمە دەقە عەرەبیەکەی ئەو فەرمودەیە کە لەسەرەوە ئەو بە کوردی یاینێ، وەکوە بینە من داوام لێ کرد ڕاستەخۆ فەرمودەکەی یاینێ و سەرچاوانشی کە پشتی پێوەستووە لێرە سۆرسەکان هەیە، هەموو سەرچاوانە ئەنووسێت کە ئەم فەرمودەی لێ وەرگتووە. ئەمە سەرچاوەکانە. ئێستا پرسیاری دووەمی لێەکەین. پرسیاری دووەممان لە مانووزەوەیە کە بلێ پرسین ئایا وشەی ئەڕەحمان چەند جار لە قورئانی پیرۆزە هاتووە. وەکوە بینن لێرە نووسێتی وشەی ئەڕەحمان 57 جار لە قورئانی پیرۆزە هاتووە. باش ئێمە لێ پرسین ئەو ئاەتانەمان بۆ بێنێت. ئەمە بە هەمان شێوە بە کوردی بۆمان نووسیوە ئەو ئاەتەمان بۆ بێنێت کە وشەی ئەڕەحمانی تایە. بەڕێزانەمە وەڵامی مانوس ئایە، زیرەکی دەستکردی مانوس، وەکوە بینن وەڵامەکەی بەم جۆرەیە. هەموو ئەو ئاەتانی کە سوورەتی ئەڕەحمانی تایە بۆی هێناوین. بە نمونە لە سوورەتی فاتیحایە ئاەتی 2 یەک جار تایەتی هێناوێتی، لە سوورەتی بەقەرەیە بە هەمان شێوە ئاەتی 163 هەتا ئاخیر کە هەموو ئەو ئاەتانی بۆ هێناوین کە وشەی ئەڕەحمانی تێدایە. ئەکرێ ئەمە وەکو سەرچاوەیەکی باش بۆ وەرگرتنی زانیاری بەکاری بێنی، بەڵام لە کۆتاییە هەموو زیرەکی دەستکردەکان تێبینییان هەیە کاڵێ تکایە بۆ پژڕاستکردنەوەی وەڵامەکان دووبارە چێککەرەوە، ئیتر لە سەرچاوەیەکی تر بێ ئەوەی کە بۆی وەڵامەکە دەقیق بێ. بەڕێزان ئێستا لەسەر زیرەکی دەستکردی دووەم کە ئەویش چات جی پی تیە تێستەکەمانەکەین. وەکوە بینیم من لێرە چات جی پی تی بەشی پلانەکەی پارەدانم هەڵبژاردووە 4.1ەکەی. لێرە بە هەمان شێوە من بە زمانی کوردی داوای لێ یەکەم کە فەرمودەیەکی پێغەمبەر محەممەد درودی خوای لێبێ بۆ بنووسێت دەربارەی ڕیا بزانین وەڵامەکەی چییە بێ. وەکوە بینن وەڵامی چات جی پی تی زۆر خێرایە. لێرە وەڵامی یامەتەوە کە ئەمە فەرمودەکەیە شرکی بچووک چیە یا ڕەسوڵە، فەرموویەتی ڕیاکردنە، سەرچاوە ئەمە هەموو سەرچاوەکانیشی نووسیوە، مەسنەتی ئەحمەد حەدیسی ژمارە ئەوەنە و هەروەها وەرگێڕانی کوردەکەش نووسێتی زۆرترین شتێک کە لەسەر ئێوە ترسام شرکی بچووکە، پێیان و شرکی بچووک چیا ڕەسوڵە فەرموویەتی ڕیاکردنە. ئەمەش سەرچاوەکانە. وەکو ئەبینن ئەم تۆزە ورتر وەڵامەکەی یاینەوە. با پرسیاری دووەمی لێ بکەین دەربارەی وشەی ئەڕەحمان لە قورئانی پیرۆزە. وەکوە بینن چات جی پی تی وەڵامیەینەوە ئەڵێ 57 جار
لە قورئانی پیرۆزە هاتووە ئێستا بۆ منە داوای لێ یەکەم کە هەموو ئاەتەکانم بۆ بنووسێت وەکو بینیتان ئەمە هەموو ئاەتەکانە نووسیوێتی سوورەتی فاتحە سوورەتی بەقەرە سوورەتی بەقەرە دووبارە سوورەتی ئالی عومران سوورەتی نیسا سوورەتی ئەنعام هەر هەمووی ڕیزەکە ئەو 50 کە ئەو وەڵامی یاوەتەوە هەموو ئاەتەکانمان بۆ ڕیزەکە بەم جۆرە کە بەڕاستی کارئاسانێکی زۆر باشەکە بۆ هەر یەکێک لێمەیتر لە هەر بوارێکە بەکاربێنین لە بواری زانست بێ لە بواری کیمیا بێ لە بواری دینیەکە بێ یان هەر بوارێکی تر کە تۆ حەز پێێتی تەکنەلۆژیا بێت ئەتوانی سوود لەم زیرەکی دەستکردانیان ببینی ئەوە کۆبینەمە وەڵامی چاجیبیتەکەیە کە زۆر بە شێوەیەکی ڕێکوپێک وەڵامی یاوینێتەوە بێگومان ئەمە بەردەوامیش فێرە بن چکە داتا لە ئێمە وەرەگرن زانیاری لە ئێمە وەرەگرن و خۆیان زیاتر فێری بابەتەکە هاکەن بەڕێزانەمە و تاقیکردنەوەی بووکە لەسەر ئەو دوو زیرەکی دەستکردەکردمان ئێوە دەتوانن بۆ ئەو بوارێکە خۆتانتانەوێت و تانوێت سوودمەند من لی تاقی بکەنەوە و لە ئێستادا کورسێکی تایبەتی زیرەکی دەستکرد بەردەستە کە ژمارەی وەرگرتنی فێرخوازان دیاری کراوە لەو کورسەدا کۆمەڵک بابەتی گرنگ وەک بە نمونە دروستکردنی وێنە ڤیدۆگرافی یان دەستکەوتنی زانیاریشی ورد لە زیرەکی دەستکرد یان چۆنەتی بەکارهێنانی زیرەکی دەستکرد چۆنەتی دەرهێنانی زانیاری بەسوود لەم زیرەکی دەستکردانە ئەوترێتەوە کۆرسەکە کۆرسێکی تایبەت و پرزانیاریە بێت ئەوانی کە حەزیان لێ ئەتوانن بەشداری بکەن و نامە بنێرن بۆ پەیجەکە ڕێزم هەیە بۆ هەموو لایەک و کاتێکی خۆش